سڵاو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم کە دیسان لە بەرنامەی ڕاستەوخۆدا بە دیداری یەکشا دەبین. عەزیزان، ئەمڕۆ هەینی 8 مانگی خەرمانانی 1400 هەتاوی بەرامبەر بە 30 مانگی جوولای 2021 زاینیە. بەرنامەکانمان تەرخان کردۆ بە دوایین گۆڕانکاریەکانی ئاخێزی جەماوەری لە پارێزگای خوزستانی ئێران، هەروەها کورتێک لەسەر کوشتنی کۆڵبەران لە ناوچەی بانە و هەروەها ناڕەزایەتیە کە خەڵکی بانە بەرامبەر بەو کاردانەوە کردویانە باسێکی کوردیشمان لەسەرەوە بێت. ئێوەی عەزیز شەتوانن بە ژمارە تەلێفۆنی 0046 726 16 لە ڕێگەی واتسابەوە پەیوەندیمان پێوە بگرن. هەروەها بەرنامەیان ڕاستەوخۆ لەسەر تۆڕی کۆمەڵە مێدیا نەتوەرک بە فەیسبوک و ئینستاگرام و یوتوبیش بڵاو بێتەوە و دواتریش هەرو بەرنامانە کرێ لە سەر فەیسبوک زەوتی بەرنامەکە ببینن. هەروەک ئاگدارن و هەواڵەکان ئابیستوتانە چەند هەفتەیەکە خەڵکی پارێزگای خوزستان بە نەبوونی ئاو هاتنە سەر شەقام و ئاعترازیان کرد. ئەم ئاعترازاتە کاردانەوەی وای لێکەوتەوە کە بەشێکی تر لە خەڵکی شوێنەکانی تری ئێرانیش پشتیوانیان لەم ئاعترازە کرد و بۆ ئەوەی کە مشکلەکە دیارە لە منتەقەی خوزستان زۆر بەرچاوە، بەڵام نەبوونی ئاو و نەبوونی برق و ئەو وەزیەتەوە ئێستا ئەتوانین بڵێن نەبوونە کولەن لە ئێران، نەبوونی ئاوە، نەبوونی برقە، نەبوونی ڤاکسینە، هەموو شتێکەیە غەیرە کشت و کوشتار نەبێ. کشت و کوشتار هەیە، کشت و بڕ هەیە، خەڵک زندانکردن هەیە، هەمووانە هەیە. بۆیە ئەم ئاعترازاتە پەرەی سەندووە لە شارەکانی تری ئێرانیش پشتیوانی و ئاعتراز کرا لە تاران بۆ نمونە خەڵکاتنە سەر شەقام و شەعاری دژی حکوومەتی و مەرگ بە دیکتاتۆریاندا و لە بەقی شارەکانی تریش. لەم بابەتەوە پێمان خۆشە قسە باسێکی زۆر بکەین و داوامان کردووە لە دکتۆر داوامان کردووە لە
لحظة إجازة فرمون داومان كرو لدكتور محمد الرحيمي كبزداري برنامج بيت ولقل ما به دكتور جان بخير بيبو برنامج راسكو زۆر سپاس منیش درود و سڵاوانێرم بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەکە. دكتور محمد ئەو ئێوەش حتمما تاقیبی مەسایلەکانتان کردووە و ئاگادارن پێم خۆشە ئاخرین ئیطلاعات لەم بابەتەوە بە بینەرانمان بڵێن. هەروەها کە چواری لە دژی مەسەلەی نەبوون و کەمبوونی ئاو لە ئۆستانی خوزستان لە بەشێک لە شارەکانی ئێترازاتێک دەستی پێکرد و هەفتەیەک دواتر لە کەرەج و ئیسفەهان و کرماشان و تۆڕێز و سەقز بۆ پشتیوانی لەوانە حرەکاتێک کەوتەڕێ. ڕۆژی دووشەممەی ڕابردوو لە تارانیش شتەکە پێوەست بوو بە حرەکەتە ئەترازیەکەوە و هاوکات دەزانین ئێمە کە کرێکاران ستان هەروەها تاران و کەرەج و هورمێوەوانە و کرماشان بۆ مەسەلەی حقوقی معوەقا بۆ مەسەلەی ڕەسمی بوونەوەی قەراردادەکانیان و ئیزافە دەستمزد و ئەو جۆرە شتانە ئەوانیش حرەکەتێکیان دەست پێ کردبوو هەر هاوکات تقریبا و هەروەها کرێکارانی هەفتەپا لە پشتیوانی چ بۆ کرێکارانی پەیمانی نەفت و چ بۆ بە ئیسلاح ئەم حرەکەتە عمومیە لە خوزستاندا هاتووە پشتیوانیان کردووە ئەوانە. دیارە ئەم شتەکە ئێستا تا ڕادەیەکی زۆر خەریکە سەراسەریە بێتەوە بڕێک لە شارەکانی کوردستان، ئازەربایجان، کرماشان، فڵان، لوڕستان و خەریکە تقریبان خەریکە سەراسەریە بێتەوە هێشتا نەگەیشتوەتە ئاستی مەسەڵەن حرەکەتی ئابانی 98. بەڵام مەسەلەکە لێرەدا ئەوەیە کە ئەو خاڵانە ئەو مەسئلانە کە بە بۆنەیانە ڕژیمی جمهوری ئیسلامی توانای حەلی ئەو مەسەلەیە نییە بە هیچ شێوەیە، چ مەسەلەی جا ئاو بێت چ بەرق بێت چ خواستی کرێکاران بێت لە نەیشەکەری هەفتەپا یا لە مەسەڵەن کرێکارانی پەیمانینەوت. بۆ نمونە مەسەڵەن کرێکارانی پەیمانینەوت من لە بیرمە لە زمانی شا کە ئینقلاب کرا هەر هەمان خواستیان هەبوو یانە ڕەسمی بوونەوەی کرێکارانی پەیمانی ئەو کاتی شەرێکی لە شعارەکانیان بوو و تا ئێستاش هەڵ نەکراوە. مانایەوەیە لە لە ئێراندا مەسەلە نییە. بۆ ئەوەی کە جوان ئەم مەسەلەیە من تۆزێکی شارەتێکی پێ بکەم ڕوونتری بکەینەوە مەسەلەی ئاوەکە من باس ئەەکەم. ئەگەر ئێوە لە بیرتان بێ من و تۆ لە بیرمانەت کە شاش کەشاوەرزی ئێرانی نابوت کە لە ئیسلاحاتی ئەرزیە جمهوری ئیسلامی بەرنامەیەکی تەوسعەی کەشاوەرزی هێنا و بەم بۆنەوە سەدگەلێکی زۆری لە ئێران و لە ناوچە خوزستانە دروست کرد. ئەم سەد دروست کرد وەرزی و کەشاوەرزی بخاتەڕێ بە ئیسلاح کەڵک وەرگرتنی بێڕەویە و بێبەرنامە لە ئاو کە 90% ئاوی مەسرەفی ئێران بۆ کەشاوەرزیە کە ئێستا ئیستفادە ئاکرێ و دیارە بۆ شێوەیە بێبەرنامە غەیری عیلمی و بێڕەویە ئیستفادەکردن بووەتە هۆی ئەوەی کە هەم کاروون وشک بووە کە ڕۆخانەیەکە لە منتەقەی خوزستانە هەم زایەندە ڕوود وشک بووە. ئەم نیشانەم کاریەوە هەرجایی تر بۆ ئەوەی کە سەد دروست بکەن کە ئاوەکەی بفرۆشن کارم نییە بۆ کە من ئیستفادەی بە ئیسلاح نەژاد پەرستانەوەوانە ناوێ ئێمە لەم مەسەلەیە بکەین کە ئاوی ئێران و نابێ بیدا بە عێراق یا فڵان، بەڵام بەهەرحاڵ بۆ مەنافعێکە باندگەلی مافیایی سوپای پاسداران و ئەو ئۆرگانە اقتصادیانە وەها لە ژێڕەکیفی سوپای پاسدارانە دانی ئەم ئاوە تەحتی عنوانی ئەوەی کە یارمڕژگە بە هاونەتەوەکانی تری خەڵکی شیعی تری منتەقەکەوانە باخەڵ مەجموعەی ئەم شتانە یعنی فەساد، نەدانەمکاری و ئیستفادەی بێڕەویە لە ئاو بووەتە هۆی ئەوەی کە ئەم کارە ساتەی لێ بخۆڵخەی واکەتێ ئەی بینی کە زۆرتر لە 900 ئاودانی
دێهات لە منتەقەی خوزستانە بە تراکتور و شت ئاویان بۆ بن ئاویان نییە بیخۆنەوە ئەسڵان یان مەسەلەن بەرق لە بەرق یەک ساعتە لە بڕێک شوێنیا کە تۆ بەرقتنەوەی کەی ژیان لە گەرمایەکی 60 دەرەجا کە لە خوزستاندا هەیە ژیان ئەتوانێت بنیان تەسەوەر بکە ئەمە لە حاڵێک لە چه حاڵێکدایە لە حاڵێکدایە کە خوزستان دوای تاران دووهەم ئوستانە بۆ کە یارمەتی بکات بە تۆلیدی ناخالصی ملی وڵات یانێ 15.5% لە تۆلیدی ناخالصی ملی اقتصادی ئێران لە خوزستانە بەرهەمدێ تۆلیدی و 20% لە گازی ئێران لە ئوستانی خوزستان بەرهەمدێ و لە ئاوا ئوستانێکدا 70% لە خەڵکەکەی لەژێر خەتی فەقری مطلقدا دەژین و یەکێک لە بانترین ڕێژەی بێکاری لە ئێراندا هەیە ئوستانی خوزستان یانە بەرابەریکا لەگەڵ کوردستان لەگەڵ بەلوچستان و ئەو ئوستانانە کە پەراوێز خراون وامانە بەرحاڵ ئێوە ئەزانین کە تۆلیدی ئەسڵی یەکێکی برنجە و هەردووک ئەم مەحسوڵاتە ئاویان دەوێت و جا ئەوەیە ئەمەیە کە دەستی داوە بە دەستی یەکترەوە ئاوا بحرانێکی خوڵقاندووە و دیارە ئەم مەسەلەیە بە جمهوری ئیسلامی قابلی حەل نییە کەما اینکە عەرزم کرد ڕژیمی پێشتری ئەو کارێک کرد بە کەشاوەرزی نابودی کرد بۆ هۆی ئەوەیە کە کرێکارانی کەشاوەرزی یان ئەو کەشاوەرزانەوە قەتعزەوینێکی پچکۆلیان و بێنە شارەکان ئەم ڕژیمەش کە هاتووە بە ئیسلاح تحتی عنوانی تەوسعەی کەشاوەرزی ئەم بەزمەی داناوە کە من ئیشارەتێکم بە ئیسلاح پێ کرد و ئاوای خوڵقاندووە. دکتۆر محەممەد تۆزێک هەڵبەتەوە بزانام ئینترنێتەکەتان کێشەی هەیە جاری وایە دەنگەکەتان ئەوەستێت دوایەوە لە پڕێکە ئازادیەکە نازانم خەتای یا وایفایە یا دلیلەکەی چیە لە هەر حاڵای وادارم باش بچێتە پێشەوە مەسەلەیە کە زیاتر ئێستا ئێمە ئەکرێت لەسەری قسە بکەین ئەویش مەوزوعی ئەو ئەترازاتەیە دیارە جمهوری ئیسلامی شاید نتوانێت ئاوا یەکسەر بێت و جوابی داخوازیەکانیان بداتەوە مەسەلەی ئاو حەل بکات بەڵام لە عینی حاڵیشا کە ئەو کارە ناکا دەستی داوەتە کوشتارێکی زۆر منتەقەی خوزستان کولەن ئینترنەتی قەت کردووە بە ڕۆژە بە شەوا ئەگەر ئینترنەتێکی زەعیف ئەدات ئەوی زۆرە بۆ فقەت کاروباری ئیداری خۆیانە هەروەها شەوانە ئەچنە سەر وەختی هەڵسوڕاوان و ئەچنە سەر ماڵەکانیان و فعالین و جوانان کە لەم ئەترازاتە بەشداریان کردە دەستگیریان ئەکات ئاماری دەستگیرکراوەکان وانەت معلوم نییە بەڵام ئەوەی وا معلومە زیاتر لە 20 نەفەر برینار و کوشتەی لێکەوتووەوەی ئەترازاتە فقەت لە خوزستان ئەمە وەزیەتێکە کە ئێستا کۆماری ئیسلامی گرتوویەتە بەر بە جێگەی ئەوە ڕێگە حلێک ببینێتەوە بە جێگەوە جوای داخوازیەکانی خەڵکداتەوە سەرکوب بکات و هەو جۆرەش کە لە ئیخباری شەهاتۆ تازایی لە بەقەی ناوچەکانی تری ئێرانیش مەسەلەن لە کرمانشان و لە بۆکان و بە تایبەت لە کوردستان تعدادێک لە خەڵکی جوانان و هەڵسۆڕاوانیان دەست بەسەر کردووە دەوروبەری 7 نەفەرێکیان گرتووە ئەمە بۆچی ئەبەو شێوە ئایا ئەمە تەجروبەی 98 خەریکە تکرارەکاتەوە پێی وایە ئەو جارە بە سەرکوب توانی موفق بێت و ئەو بحرانە بنێتە پشت سەر یاوێت بە شێوێ بۆچی ئەوە بەرخوردەکە کۆماری ئیسلامی خب ڕژیمی ئیسلامی بەهێنانی لە وەڵام بە ئیسلاح لە دوای ماجرای 98 و ئەو قەتڵعامەکە کردی ویستی کەسگەلی دوودڵ وەکو ڕۆحانی یا بە ئیسلاح بڵێن ئیسلاح تەڵەبەکانەوەوانە خوستی خۆی یەکدەست بکاتەوە بە خەڵک بڵێت ئێمە لێرەین و چونکو بەڕاستی ڕێگەی پاشگەزیشی نییە جمهوری ئیسلامی یانێ هەموو پردێکی پشتسەری خۆی ڕووخاندووە و کەواکە تەسمیمی خۆی گرتووە و تەنها شتێکە بەدەستیەوە ماوە کە بیکات سەرکوتە ئەم مەسەلەیە کە پاسدارێک وەکو قاڵی باف یا
قاتڵی دانیشتووەکان لە ساڵی 78 یا دواتر بارحاڵ کە مەشهور و بەناوبانگ و ناسراوە بۆ خەڵکی ئێستش کە ڕئیسیە کات بە ڕئیسی جمهور کە قاتڵێکی هەزاران زیندانی سیاسیە لە واقع تەنها ڕێگەیە کە بۆ من ماوەتەوە ڕێگەی سەرکوتە ڕەنگە پێی وابێت کە بە ئیسلاح بەو ڕەوشی چین بە شێوەیەک بێنێت دەورەیەک شیرکردن دەورەیە سفتکردن و لەم دەورە لانی کەم بۆ ماوەیەک دەورەی سفتکردنەوە و سەرکوت و فلان و ئەمانەیە حقیقەت ئەوەیە بەڵام سەرکوت جواب ناداتەوە دروستە ئێستا مەسەڵەن لە کوردستان چونکو کانونێکی گەرم و سیاسی جامعەی ئێرانە تەحەزوب یافتەیە و ئەترسێت لە کوردستان شاید هۆی ئەوەی کە دێنێ لەوێ لە خوزستان بە ئیسلاح تەزاوڕاتوینە ئەم دێنە لە بۆکان و لە کرماشان و شارەکانی کوردستان خەڵک دەگرێ بەو شێوەیە هەرچەند لە خوزستانی 69 نەفەر کوژراون بەدەیان کەس بریندار بوون سەدان کەسی لایسە گرتووە هەر لەم چەند ڕۆژەدا بەڵام بەهەرحاڵ عەرزم کرد ڕژیم ڕێگای دواچوونی هیچ پەزێرێ وەکو پەنابەر یعنی ئەگەر بێن وەکو حەمیدی نووری ئەبێ بێن و ئێستا لە سوئێد چۆن خەریکن محاکمەکرێت چون دەستیان سوورە بە خوێنی خەڵکەکە خۆیان کەواتە چون ئەزانن وەکو بەراز کەوتیان بۆچی بە ڕۆژان ناگەڕی وتی کردەوەی شەوم پیسە چون ئەزانن چیان کردووە کەواتە هیچ ڕێگایەکیان بۆ نەماوەتەوە تەنها حەربەیە کە بەدەستیانەوە هەیە مەسەلەی سەرکوتە هۆی ئەوەیش کە ئەوەی شتەکە کە بەڵام ئایا ئەمە ئەتوانێت خەڵکی ئێران بە ئیسلاح بێدەنگ بکات ناتوانێت کەماینکێ دوای 96 ئێمە 98مان هەیە ئێستا دوای 98 کۆرۆنا هاتە یارمەتیەوە تۆزێک دوای خست بەڵام بە مەحضیەوە کە تۆزێک شتەکە چووە ئەو لاوە تۆزێک خەڵک زانیان زۆرتر ناسیان مەسەلەی کۆرۆناوانە ئەبینی کە یەک جاریتر هاتوێتەوە خیابان کەواتە ئەم شتە حەلی لەلایەن جمهور ممکنانە کە زۆر لایەن ئەگرێتەوە ئیتر تۆ ئەبینی بازنشستەکان ئەگرێتەوە ئەبینی دایکانی جەرگسووتاو ئەگرێتەوە ئەبینی مخالفانی ئەعدام ئەگرێتەوە مەسەلەی محیتی زۆر لایەنی لێ ئەبێتەوە لە توانای جمهوری ئیسلامی بەدەرە حەلی ئەم مەسائلە سەرکوتیش ناتوانێت بۆ هەتایە خەڵکێک قانع بکات یان سەرکوت بکات دایان بمرکێنێت بۆ ماوەیە کاتی ممکنە کار بکە هەروەها کە عەرزم کرد نیشانیدا بە نەزەری من جمهوری ئیسلامی ڕێگایەکی نەماوەتەوە دیارە مەسەلەی کوردستانیش لەبەر ئەو هۆیەیە کە عەرزم کرد چون ئەزانێت کانونێکی سیاسی زۆر بە ئیسلاح گەرمە لە کوردستانە بۆیە خەریکە خەڵک چاوترسێنەکە فعالە مەدەنیەکانی بلافاصلە ئەگرێ بۆ هەر ئیقدامی ئەوەیە مەسەلە ئەخیرەنیش یەک دانە ڕاگەیاندن دراوە بە ناوی ڕاگەیاندنی ژمارەی 1 لەلایەن خەڵکی شاری سنەوە لەو ڕاگەیاندراوە هاتووە کە باسیەوە کراوە کە پشتیوانیان کردووە لە مبارزاتی خەڵکی پارێزگای خوزستان و ئەویان بە کانونێک زانیوە خۆیان بە پشتیوانی ئەو حرەکەتە زانیوە لەوێ ئەوەیش مۆزوعێکە کە لە ئاخرین بەیانیەک لەلایەن لە شاری سنەوە دراوە هەروەتر بۆ زۆرە خۆشتان ئیشارەتان پێکرد لە شارەکانی وەکو تەورێز و کرماشان و زۆر شوێنی تریش ئاعترازاتی گەورە کراوە ئەمە معنای ئەوەیە کە جمهوری ئیسلامی ناتوانێت بە سەرکوتیش دەست بەسەر مۆزیێتا بگرێەوە لە قەیرانێکی زۆر قوڵی هەم سیاسیایە هەم ئابووریایە هەم مەسەلەی کۆڕۆناش کە بێتە سەری ئەوانەش ئێستەی بە ئێستەیشیەوە کۆماری ئیسلامی یەکێک لە گەورەترین وڵاتانەکە زیاترین کوشتەی کۆڕۆنای هەیە و هێشتا نەیانتوانیوە بەرنامەڕێژیەکی ڕێکوپێک بۆ بردننی مەسەلەی کۆڕۆنا جێبەجێ بکەن بۆ لابردنەکەی و مەسەلەی واکسین بەرنامەی واکسین کەوتی گەورەی دەستکەوتی
بەڵێ دەستکەوتی گەورەی ئەم حرەکەتە وا ئەزانم ئەوەیە کە هاوکات تۆ لە سەتحی خیابان و لە ناو کارخانەکان ئەم حرەکەتە ئەبینی و پشتیوانی یەکتراکەن. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە، زۆر هیوابەخشە بۆ ئەوەی کە بە نەتیجەیەکی مثبەت بەرەو ئەو شتێک کە هەموو خەڵکی ئێران ئاوات و ئارەزوویانە کە لابردنی جمهوری ئیسلامی بێ بەرەو ئەوەی بات. سیاسی کەتوانی ویان ئەوە ئەم مەسەلەی شاری سنەش کە پشتیوانی کردنە ئەزم کە هەرچێتە ئەو کەوانەوە هەرچێتە ئەو چوارچەوەوە کە خەڵک لەسەر شەقام خەڵک لە شوێنی ژیان و لە کارخانەکان خەریکن مبارزاتیان پەیوەند پەیاکا و پێوەست ئەبێت پێکەوە و ئەمە شتێکی دڵخۆشکەرە هۆیەکەشی عەرزم کرد بەستێنی هەموو ئەم شتانە ئەو فەلاکەتە اقتصادیەیە کە بەڵام دکتۆر محەممەد کوردستان ئەوەیە بەڕاستی ببەخشە ئایا ئەتوانین ڕازی بین بەو وەزعیەتە ینی ئەمەن پشتیوانی های پراکەندە لەم لاولۆلا بینین بەربڵاو یا بە شێوەیەکی ئاوا بەرین ناتوانین بیبینین کە ئەوە دەنگدانەوەیەکی ببێ جوابەکان یا مەوزعگیریەکان یا هاتنە سەرخەتی ئەم شاریا ئەو شاری تر زۆر جدی نییە ینی پێکەوە نییە و ئەوە چونکی کورتماوەیە ئەو مەدانیشەدا بە کۆماری ئیسلامی بۆ ئەوەی بتوانێت سەرکوت بکاتوانە مەسەلەکە ئایا نقطەزعفی ئەمە لە چیا بینین؟ باڵێ ئەمە دقیقاً ئەگەر بکرێ بوترێ نقطە زعف دقیقاً ئەمەیە یانێ جمهوری ئیسلامی ئەو سەرکوتەوە لە بەرنامەیەتی کە بیکات تەنها بە یەک شت ئەو بەرنامە سەرکوتی جمهوری ئیسلامی پاشەکشەی پێکرێت یان بێ ئەسەر ئەکرێت ئەوش مبارزات لە هەموو شارەکان لە زۆربەی زۆری شارەکان مەراکزی کرێکاری گەڕەک و فڵان و ئەوانە و دەهاتەکان کە ڕژیمی تر توانای سەرکوتی خەڵکێک بە بەرینایی هەموو کۆمەلگای ئێرانی نابێت. هێشتا عەرزم کرد بە بەرینی ئابانی 98 نییە، ئەمە خاڵی لاوازیەتی، بەڵام لە مقابلدا ئەو خاڵانە واکو هەیە مەسەلەی ئاو یا مەسەلەی بەر کارەبا کە تۆ 1 سەعات بووی زیەکەوە واکو هەیەە فرۆشتنی کارەبایە بە وڵاتانی تر لە حاڵێکە وڵاتەکەی خۆی نیەتی ڕژیم لە قەیرانێکی هەمەجانبەی لە دەرەجەی ئەوڵا سیاسی لە دەرەجەی تا ئابووری و فلانوانە دەست بە گریبانە مخالفەتی تەنج کۆمەلگای نێونەتەوەییە هەموو ئەم شتانە دەستی داوەتە دەستی یەکتر من پێم وان نییە بتوانێت دەرچێ ئەم جارە ماوەیەکی پێچێ دیارە ڕژیم تەسمیمی خۆی گرتووە کە بۆستێتەوە و سەرکوت ئایا توانێت بە تەواوی دای بمرکێنێت من پێم وان نییە پێم وایە ماوەیەکی پێچێ بیر ئەکەنەوە ئەیتر لە بێ ئاویشی تر بەولاتر چییە ئایا من مەرگی تەدریجی نییە بۆ ئەم خەڵکە لەم گەرمایەدا کەواتە خەڵکیان ئامادەکەن ئەبینی ڕەهبەرانێکی عەمەلی هاتوونەتە مەیدان عەمەلەن زۆر زانایانە تاکتیکەکانیان اتخاذ ئەکەن لەوێ سەرکوتەکەی لە شوێنێکی تر دێتە دەرەوە شارێکی تر خۆی نیشان ئەدات دروستە هێشتا ئەو بەربڵاوی بەرینایەتیە نییە کە پێویست بێت بەڵام ئەڕوات بەرەو ئەوێت لەبەر ئەوە شەکات خامنەیی هەرچەند لەگەڵ کاربەدەستەکانی تری نمان بە ئیسلاح مەسئولانی سەرکوت و فڵانەوانێ وەکو سەلامیەوانە دانیشتنی بووە و وتوێت چی بکەین چی نەکەین ترساوە ڕژیم بەڕاستی ترساوە کە بێت ئێمە دەست بەرین بۆ سەرکوتی ئۆریان هەموو وڵات هەڵدەستێت چون خۆیان ئەزانن وەزعی ئابووری زۆر خراپ زۆر خراپە خەڵ زۆر لە تەنگ نادان ئەرزم بێتە حضور بۆیە ناوێرن بە تەواوەتی دەستی بۆ بەرن پێویست بکە ئەرتەشیش دێنن بۆ سەرکوت کاتی خۆی بەڵام ئایا ئەتوانێ دەرباز بە من خۆشببینم شەخسەن کە ماوەیەکی پێچێ بەڵام وا ئەزانم بەرە هەر خەریکە هەر گەشا کە ئەبینی ڕۆژ نییە کە شارێکی تر پێوەست نەبێ بە شتەکەوە ئەمە خۆی عەلامەتێکی زۆر باشە.
بەڵێ مەوزوعێکە لێرە زۆر گرنگە شەوەیە کە ئێمە هەر لە وەڵی بەرنامەکە شوی ئیشارەمان پێکرد مەسەلەی بێئاوی دیارە مربوطە لەم دەورە لە پارێزگای خوزستان سەری هەڵدا، بەڵام مەسەلەی بێئاوی بەڕاستی لە کوردستانی شەیە. ئێستا هیچ کە لە باری تەبیعیەوە و ساڵ کەم باران بوو، باران کەم باری و بۆ خۆیەوە زیانێکی زۆری لە کەشاوەرزان و ئەوانەی وا خەریکی کاری کەشاوەرزی و لەم زەمینە کارەکەندا، بەڵام لە لایەکی تریەوە سەرچاوی ئاوەکانیشی تاندازەیەکەم کردووە. هەر ئەو پرۆژەی وا ئێستا کۆماری ئیسلامی لە خوزستان هەیەی لە بەقی شوێنەکانی تری ئێرانی شەیەتی، ئەگەر ئاوی بردووەتە مەسەلەن ئیسفەهان یا بردوێتە شوێنێکی تر معنایەوە نییە ئەوە کۆمەکی کردووە بە خەڵک. تاندازەیەک ئەمە ئەو بێ بەرنامە ڕیزیە لەوەی زیانی داوە، لەوەی زەربەی لێداوە، بۆیە ئەتوانین بڵێن دەردێکی مشترەکیان هەیە. بۆیە زۆر پێویستە ئەگەر خەڵکی خوزستان دێنە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان دەرەبڕن، ئەوە کێشەی فقط خوزستانی، ئەوە کێشەی کوردستانە، ئەوە کێشەی بەقی شوێنەکانی تری ئێرانە، کێشەی بلوچستانە و ئەوە قاعدەتەنە بێ هاوبەستگیەک بەوجود بێنێ. ئێوە ئیشارەتان بە مەسەلەی کرێکارانی پەیمانکاری شرکەتی نەوت و پترۆشیمی کرد، ئیعتسابی ئەوانیش هەر بەردەوامە و تا جێگەی ئاگداری ئەمە لە چه ئاسێکە ئەوە چوونەتەوە سەرکاری هەر لە حاڵی ئەسابان؟ بەڵێ هەر درێژەی هەیە، دیارە تاکو خواستەکانیان یەکێک لە خواستەکانیان یان دوان ئەمە شتێک نییە کە ڕژیم بتوانێت بە سادەیی بیدا، ئەوانیش دەست هەڵناگرن لەوە پشتیوانی ئێستا هەفتە پێشیان هەیە ئەرزم کرد. مەسەڵەن خواستەکانیان ئەوەیە کە ئیخراجی فەوری کارفەرمای کە خەلعیەت کراوە و هەروە محاکمەی ئەو دزوو مختلسانە یا پەرداختی فەوری حقوقی معوقەیان. ئەمانە خواستگەلێکن کە ئەگەر ڕژیم بیتوانیای بیدایە تایسە کردو تەنها شاملی کرێکاری نەوتیش نییە، هەموو کارخانەکان ئەگرێتەوە، بەڵام بە تایبەت بۆ ئەوان کە لە ئەو شەرایەتە زۆر وەحشەتناکە لەبان تۆ پلاتفۆرمێکەوە کار بکەی لە وەسەتی دەریا بە گەرمای 50-60 دەرەجە دوور لە ژن و منداڵ اینجا بێنیت بە 1/3 حەقدەستی کرێکارە ڕەسمیەکان هەڵقۆقیان پێپەرداخت ئەکرێت. کەواتە خواستی ئەسلیان کە ڕەسمی بوونەوە فلان و ئەوانەیە، یان مەسەڵەن ئێستا کرێکارانی هەفتە پاڵێن کە جیان هێنانەوەی بێستا کرێکاران کە ئیخراج بوون، تەنانەت ئەوەی ئەوانەش وای دەفتی ئافاتن، ئەو کرێکارانش وای هێرینیێشەکەرین، ئەوانەش ئەبێ بهێنەوە بە ئیسلاح قەراردادەکانیان بلا فاصلە تەمدید بکرێتەوە و فلان ئەوانە، یا کرێکارە ئیخراجیەکان بهێننەوە. هەفتە پەیەکان مەسەلەی واکسیناسیۆنیشیان ئێستا هێناوە، واکسیناسیۆنی بەئیستا ڕایەگان و عمومی بەسەرێ بۆ هەمووان، بۆ هەموو یانێ تو ئەمە کێشەی ئاگاهیان نیشان ئەدات. ئەم مەسەلەیەکە خواستی هەموو خەڵکە تازە ئەیانەوێ بڵێن کە ئەو واکسینەکە هی کوبایەوە ئێستا تێرن لە ئەنجومەنی پاستوری ئێرانە ناوێکیان لێناوە فلانەوان، تازە ئەیانەوێ بڵێن ئەوە بەڵێ ئەگیرێتە کار لە حاڵێکا ڕۆژ نییە 400-500 نەفەر خەڵک گیانی لەدەست نەدا بە بۆنەی مەسەلەی کۆرۆنا و بە بۆنەی هەژاری و فقر و مسکەنەتەوە یاوە بەڕاستی ئەگینا مەسەلەی کۆڕۆنا کە ئیشارەتان پێکرد ئێستا بە تۆری واقعی بۆ کۆماری ئیسلامی بووە بە کێشەیەکی دیپلۆماسیش. من ئەو جۆرەی لە هەواڵەکان نابیستم رووسیە قەولوا بوو تعدادێکی هەزگار زۆر ملیۆن نازام چەند ملیۆنێک واکسین لە وەختهای جۆرواجۆرە پێشکەش بە ئێران بکە لەو نەوعی واکسینی رووسیا، بەڵام نەیناردووە ئەوە بووە بەهۆیەوە کە تۆزێک ئاڵۆزیش لە بینی ئێران و رووسیا لەو زەمینە هاتوۆتە پێشەوە کە لەسەر قەولەکان نەماون و واکسینەکانیان نەناردووە. دیارە رووسیش ئەوێ بەنەوەیەک بقیە و کشوێرانەی تریش یانەوێ تا ئەندازەیە وەکو کارتێکی فشار ئێستفادی لێ بکەن، ینی بە نەوعێکیانەوێ وەکو وەبزارێکی دیپلۆماسی ئێستفادی لێ بکەن،
نەتیجەی ئەمەی شەبێتەوەی کە خەڵک لەو بینەدا تیاچێت خەڵک دەستڕەسی بە واکسین نابێت و خەڵک ئەوەیە کە هەر زۆرەی ئەوەش ئیشارەتان پێکرد بەدایان و سەدان ڕۆژانە بەهۆی کۆڕۆناوە گیان لەدەسەدەن. ئایا ئەم مەسەلەی کۆڕۆنا تا چەندازێ توانێت بەردەوام بێت و بۆ شێوە بچێتە پێشەوە هەرچەند خۆشیان وتیانەکەوێتە ئاخری ساڵی 1401 هەتاوی کە گوایە هەموو بەڵێ لە وڵاتگەلێکە کە بە مەراتب پێشرەفتەترن وەکو هێند کە واکسینێتیا تەولید ئەکرێ ئەسترازێنێت تێمە بینین ئاواشڕا چ بگەی بە وڵاتێک وەکو ئێران کە عەرزم کرد دوێنێ و پێرێ دەستیان پێکردووە کە واکسینی کوبایی بێنن و دەست بکەن بە تەولیدکردنی جایتن لەو تۆر آخر باقی شتەکانیمان دیوەهی جمهوری ئیسلامی وەختێ بەرنامەکانی چۆن پێشەشەی واکسنەکەشی ئەبینینی تر ئەویش شتێکی سیر و عەجایب نابێ واکسنەکەشی و جارێ بعد دەستی پێ بکەن اینجا ئەبینین چەند کارامە ئەبێت ئەو واکسنەوە ئەوانە عەرز بکەم من کە خودی ئەم تەزاهوراتە و 2 ساڵ دوای بە ئیسلاح 98 جارێکی تر سەری هەڵداوەتەوە تەئسیری داناوە لەسەر ڕەوابەتی نێونەتەوەیی جمهوری ئیسلامی بە دەرەجەیەکی زۆر. الان ئەمریکا ئەوێت دەست ڕابگەی لە مەسەلەی ئەو مذاکراتە ئەتۆمیە. ئەوە تۆ ئیشارەت کرد بە مەسەلەی رووسیە و واکسنەکان یانە ڕژیمێک کە بکەوێتە سەرا لێژی سقوط ئیتر ئەو یعنی بۆ جۆرە نییە ئەگەر تا دوێنێ ئەیان وت بازاڕێکی 8 ملیۆنیە ئێران بۆ مەنافعی خۆیان کارگەلێکی لەگەڵ بکەن ئێستا ئیتر ئەو کارە ناکەن ئەو کارە ناکەن کەواتە تەئسیری داناوە و تەئسیر دانێ لە هەموو بوارێکە بە قەناعەتی من و پێم وانییە جمهوری ئیسلامی بتوانێت بەم ئاسانیە لە دەست کۆڕۆناوە جارێ دەربچێت ڕەنگە ڕژیمی جمهوری ئیسلامی زۆر زووتر بڕواتە کۆتایی کۆڕۆنا. بەڵێ یەک دوو مۆزوع هەیە کە پێویستە ئیشارە هەروەکە ئیشارەشمان پێکرد بەڵام بۆ جەمبەندیەکەی پێویستە باسی بکەن. یەکێکی ئەوەیە کە بە تۆری واقعی شتی مشتەرەک بۆ ئەوە ئیعترازاتەکان بەرینتر بێت ئینتزارە ئەڵبەتە ئێمە خۆ ناتوانین دیاری بکەین بۆ خەڵک بڵێن چیەکەن و چی ناکەن بەڵام مەسەلەکە ئەوەیە ئێمە لەو حەداوە پێمانەکرێ توانین ئیطلاعات و ئاگەهی و ئەو شتێ وا تا ئەندازەیە کە لە دەستمان دێ بڵێن. مەسەلەی بازنشە سەگانە مەسەلەی بازنشە سەگان مەسەلەیەکی عمومیە مربوط بە یەک ناوچە یا پارێزگا یا شارێک نییە کولی بازنشە سەگان ئەگرێتە بەر. هەر بۆ دەلیلێش بوو کە لە ماوەیەک لەوە پێش لە دەوروبەری 23 شاری ئێران ئاعترازی خانەنشینان و بازنشە سەگان دەستی پێکرد. بازنشە سەگان هەروە چەند جاری تریش لە بەشی هەر بەرنامەی زیینوای شارەمان پێکردووە مربوطە بە کرێکارانی شاغڵ مربوط نییە بە کرێکارانێک کە بازنشستە بوون. ئەسڵی کرێکارایە کە شاغڵن ئایندەیان بازنشستەگیە. ئەگەر وەزعی بازنشستەگی خراپێ لە ئیسەوە بێ چاوەڕوانیەوە بن وەزعی بازنشستەگی ئەوانش خراپە بێت. مەسەلەی ئاوە مەسەلەی ئاو مربوط بە ئوستانێک نییە بەڵکو بە زۆر ئوستان بەستەگیە. مەسەلەی کۆڕۆنایە ئەوە هەردیسان بە زۆر ئوستانێکە بەستەگیە. مەسەلەی دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانە لە هەموو شارەکان ئەتوانین ئێمە نمونەی هێزگار زۆر بین. مەسەلەی ژنانە سەرکوتی ژنان لە سەر هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و هەتا بە ئێسەیشیەوە لە هەموو شوێنێ بووە مربوط بە پارێزگایەکە شارێکی مشخص نەبووە. ئەمانە پێکەوە ئەتوانێ نقطە عەتفێ بێ بۆ یەکگرتنی ئیعترازات و بەیەکەوە لکاندنی و هەماهەنگکردنی هاواهەنگکردن و ڕێکخستنی مەوزوعەکان بەیەکەوە گریایان خواردووە. مەسەلەی بەرقە دیسان کە هەر لەو لە زۆربەی شاوەرەکان هەر جۆرێک خۆتان ئیشارەتان پێکرد سەعاتێک بەرق ئەدەن بە شارەکانی جنوب کە دەوروبەری 56 دەرەجە گەرمای هەیە لە ڕۆژە. هەموو ئەمانە من پێم خۆش بوو جەمبەندی ئەگەر شتێک بە نەزەری ئێوە نەکراوە فەرموویان لە خزمەتتانە دکتۆر محەممەد. بەڵێ بێدەلیل نییە کە ئەبینین ئێستا مبارزاتی خەڵکی خوزستان مبارزاتی کرێکارانی پەیمانی نەوت و هەروەها نەیشەکەری هەفتەپا تۆ ئەبینی لەگەڵ مبارزە لە دژی ئیعدام
کە هەر ئێستا هەر ئەمڕۆ هەر ئێستا هاتووەتە مەیدان، یانە ئێستا خەڵکی ئێسفەهان قەرار بووە بڕۆن 5 نەفەر ئیعدام بکەن بەیانی، خەڵکێک سەدان کەس خەڵک کۆبوونەتەوە بۆ کە بەرگری لەوە بکەن، یانە مبارزە لە دژی ئیعدام. ئەرزم بە حزورت ئەوە معلمانمان هەیە، ئەوە بازنشستەکان کە جەنابەت ئیشارەتت فەرموو، لایەنگرانی محیطی زیستە، کانونی نویسەندگانە، کانونی وکەڵایە، یانە هیچ بەشێک لە کۆمەلگا نییە، یانە کەسانێکە کاریکاتۆریست نازانم فلان کە زۆر دوورن ئەمانە لە سیاسەت معمولەن بەو جۆرەیە. ئێستا وەزعەکە وای لێ هاتووە چونکو بەستێ یانە فەقر و فەلاکەتێکی وەحشەتناکە لە ئێراندا هەیە، نەبوونی ئاو و بەرقێکە بۆ هەموو ئێران تا ڕادەیەکی زۆر هەیە، هەموو کەسێک ئەگرێتەوە دیارە هەموو ئەوانەی هەموو پێکەوە گرێ داوە و بێدەلیل نییە کە هاوکات هەموو ئەمانە خەریکم دێنە ناو مەیدان و پشتیوانی ئەکەن و تەعەلوقی خۆیان نیشان ئەدەن بەم جونبشە. و بۆیە وتم من خۆشببینم بەوە، چونکو شتێک نییە جمهوری ئیسلامی توانی بێتی یا ئەگەر کردبوون ماوەتەوە ڕۆژ لە ڕۆژ هەر خەریکە خراپترەوەیتر، چونکو سیاسەتگەلێکی ڕژیمی جمهوری ئیسلامی ئیدۆلۆژیەکە هەیەتی ناخوێنێت، ڕژیمێکی نامتعارفە غیرە معمولە لەگەڵ جیهانی ئیمڕۆوان ناخوێنێت، بە ئیسلاحی فکرەیەکی هەیە کە 1000 ساڵ لەمەوە پێشە ناخوێنێتە کۆمەلگای ئیمڕۆژیە. شتێکە دیارە سەرمایەداری جیهانی ئەمەی هێناوە، ئەو باسی ئەمڕۆمان ئێمە نییە، بەڵام بە هەر حاڵ مەسەلەی ئەوان نییە، خۆشیان بەڕاستی مشکلیان نییە ئاغای خامنەیی و باقی ڕۆحانیەت و مەسئولینی سوپای پاسداران خۆیان لە ناز و نەعمەت ئاژین و کوڕەکانیان ملیارد و ملیۆنیان دزیوە و لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکاییدا خەریکی سەیر و سەیاحەتن، کەواتە ئەوان مشکلیان نییە، چۆن جەزیرەیان کڕیوە لە بڕێک شوێن جەزیرەیان کردووە کە ئەگەر کاتێک گەیشتڕایان کرد شوێنێکیان هەبێت بۆ چوون. بەڵام مەسەلەی خەڵکی ئێرانە یەکێک بوون، گیرۆدەی شتێک بوون کە بەم ئاسانیە، بۆیە هەموو مەجبورن بێنە خیابان. تەنها ڕێگەش کە پێش بگرێت لەسەر کوتی بەربڵاوی جمهوری ئیسلامی ئەوەیە کە هەموو کون و قوشبنی کۆمەلگای ئێران بڕژێتە خیابان، بێنە دەرەوە، خۆیان سازمان بدەن، کۆمیتەی اعتصاب و کۆمیتەی ڕێکخستن و فلان و ئەوانە پێک بێنن بۆ ئەوەی کە بتوان زۆرتر گرێ بدەن پێکەوە ئەم فعالیەت و مبارزات و اعتراضاتە گاو گەشەی بدەن و ارتقای بدەن بۆ پلەی بانتر و زۆرتر خۆڕێکخستن و نهایەتەن ئەگەر پێویست بوو خۆ مسەلحکردن لە بەرابەر جمهوری ئیسلامی و شەقێکی تێ هەڵدان و فڕێدانی بۆ زڵدانی مێژ. بەڵێ دکتۆر گیان زۆر سپاس، کاتی بەرنامەم زۆر نەماوە، زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە و داوای لێبوردنەکەین لە بینەران بۆ ئەوەی کە تۆزێک خەت لای دکتۆر محەممەد باش نەبوو جارجات دەن، بەڵام هەرچەند قسەکان گویا بۆ قسەکانت گەیی و زۆر ئیسفادەمان لێ کرد. زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامەیەدا. زۆر سپاس. کات ساتێکی خۆش داواکەم لە هاوڕێیانم ئەگەر کلیپێکەیە دای بنن تا بچینە سەر باسی دواییمان کە ئەچێتە سەر مەسەلەی کۆڵبەران. توفانی شورش خستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولاوە هەڵ
کین آلای هەڵمەداری و ڕاپەڕی ئاڵای سووری ئازادیمان شەکەوە کارگەری ڕاوەر پێشەنگی جەماوەر هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێنش تەفروت و لاکەی حاکمان لە مەگیدیەلەم پێنەوە هاواری هەڵمەت هەناماری بیە باجێری کەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بڕواو نەریتەوە تا هەتا هەتایە سلاوی دووبارە بینەرانی خۆشەویست زۆر حاڵم دیسانە گەڕەمە وڵاتان مۆزوعی ئەو جارێک باسی لێەکەین مەسەلەی کۆڵبەرانە ڕۆژانە لە سەر سنوورەکان ڕۆژ نییە کۆڵبەران نەدرێنە بەردەستڕێژ و گیانیان بەخت نەکەن و وەیە برینار نەبن دەیان جار لە سەر سنوورەکان دەستیان بەسەر ئەو کەلوپەلەی کۆڵبەران بۆ بژیوی ڕۆژانەیان ئەم دی و ئەو دیوی سەر سنوورەکانەکەن دەستی بەسەرا ڕاگرن و ئەزیەت و ئازاری کۆڵبەرانەکەن ئەخیرەن لەسەر سنووری بانە لەوێ کە دەستڕێژەکەن لە تعدادە لە کۆڵبەران کۆڵبەرێک گیانی لە دەستەدات و تعدادێکیش برینارە بن ئەم جارە تایبەتمەندی ئەم حرەکەتەوە بوو کە خەڵکی شاری بانە کە ئاگداری وەزیەتە ئابن ئەچنە بەر فەرمانداری و لەوێ دەستەکەن بە ئاعتراز و حتا ئەچنە ناو حەوشەی فەرمانداری و بەشێک لە فەرمانداریش ئەچنە ناوی و داگیری ئەەکەن کە دوایی هێزەکانی سەرکوتکردێن و خەڵک بڵاوە بە خەڵکەکەن ئەمە نمونەیەکی زۆر باش بوو لەوەی لەو حرەکەتێک کە ئەتوانین بڵێن تا ئەندازەیە کەمتر لە ڕابطە لەگە مەسەلەی کۆڵبەرانە لە ئاستی کۆمەلگا ڕوویداوە مەسەلەی کۆڵبەران زۆر جار بەداخەوە هەر لە چوارچەوەی کۆڵبەران ئاماوەتەوە ئەگەر بەشێک لە هەڵسوڕاوانی سیاسی و بەتایبەت لەلایەن ئێمەشەوە هەوڵدراوە دەنگی کۆڵبەران بە دنیا بگەێنین و بتوانین مەسەلەی کۆڵبەران لەو بابەتەوە مەترح بکەین و باسی بکەین و وەزیەتی ژیان و ئەوانیان بە هەموو کۆمەلگا ڕابگەێنین بەڵام لە ئاسی کۆمەلگا بەداخەوە زۆر کاردانەوەی نەبووە بەڵام ئەمە وردەی بانە نمونەیەکی زۆر زۆر باش بوو کە ئێمە توانین ئیشارەی پێ بکەین و بە سەرکەوتنێک ناوی لێ ببین ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەم بۆ کۆڵبەران هەم بۆ هەموو خەڵک کە بە تۆری واقعی ئەو جوانانەی وا چوونە سەر فەرمانداری بیان ڕۆچیە زانێوانش دەست نەدەنە کۆڵبەری بەشێکی هەرە زۆر لەو جوانانە بە مەدرێکی لیسانس و فۆق لیسانس و ئەلەوانەوە ئێستا خەریکی کۆڵبەرین و ئەمە ژیانێکە شتێکە کە بەیانی چاوەڕوانەکرێ ئەوانش مەجبور بن بۆ ئەوەی کە بتوانن ژیانی خۆیان و بنەماڵەکان ببنە پێشەوە دەست بدەنە کۆڵبەری هەرچەند کۆڵبەری شغڵ نییە کۆڵبەری ناکرێ چوارچەوەیەکی قانونی و لە چوارچەوەی قانونی حتا کاری کۆماری ئیسلامیە شتێکە کە بە ئیجباریە کرێت کۆڵبەری لە سنینی زۆر منداڵیەوە هەیە هەتاکو ئەچێتە بە ساڵات شوان کە کەسانی وا هەن کە بەڕاستی هیچ کە ناکرێت کۆڵبەری بکەنە بێ کۆمەلگا خزمەتیان پێ بکە ئەبێ لە شوێنی باش و شوێنێکە ئاسایشی ژیانیان بۆ دەستەبەر بکرێ ئەمانە بتوانن بژین بەڵام بە وەزیەتی جسمیانەوە بە بڕێکیان هەیە معلولن بڕێکیان هەیە ئەسڵ ناتوانین بکەن شەرایەتی سنیان زۆر خراپە تمشاکەی ساڵ مسافت هەی زۆر توولانی لە سەرما و لە گەرما و لە هەموو شەرایەتێکی ژیانە گیانیان خەنە خەتەر بەسەر مینا ئەڕۆن ئەم بەر و ئەبەری مەرزەکەن بۆ پیاکردنی پوڵێکە ناتوانێت بەڕاستی چی چای لێکە لە هیچ قانونێکان ناگونجێت لە هیچ شتێکان ناگونجێ ئەو مقدار دەرامەد و پوڵە بۆیە زۆر بەجێەیە کە دەنگی کۆڵبەران بینێمە لە ئاستی کۆمەلگادا ئەگەر هێرشەکرێتە سەر کۆڵبەران ئیجازە نەدەین کۆماری ئیسلامی بە ئاسانی ئەو کارە بکات ئەبێ بزانێت کە ئەوە خەرجی بۆ هەڵەگرێ ئەوە بزانێت کە ئەگەر تەقاکە لە کۆڵبەران بەیانی ڕۆژ خەڵکە لە هێرشەکەنە سەر
مراکزی دەوڵەتیان و ئاعترازەکەن ئەبێ بزانێت کە هەر تەقەکردن لە هەر کۆڵبەرێک ئەبێ بەوەی کە ئاعترازێک لە کۆمەلگا ڕوئەدات ئەبێ بە حرەکەتێکی گەورە لە ناو جامعەوە ئەوە قاعدەتەنە بێ ئەو پەیامە بێ کە لە ئاخرین ئاعترازاتی خەڵکی بانا پیشان درا و باسی لێکرا ئێمە بەش بە حاڵی خۆمان و هەروەها لە ستافی کۆڵبەر نیوزیش زۆر زۆر سپاسەکەین بۆ ئەوەی کە هەمیشە دەنگی کۆڵبەران بوون و توانیانە شرایەتی و وەزیەتی ژیانی کۆڵبەران ڕابگەێنن و لە گزارشاتی شەشمانگەیانە و زۆر جاری ساڵانەیانە گزارشاتی زۆر دەقیقیان لەم بابەتەوە داوە و هەوڵیان داوە کە وەزیەتی کۆڵبەران بە دنیا ڕابگەێنن یا بە حتا لە ئەسی نەودەوڵەتیشە و ئەمە بۆ ئەو کارەکرێت بۆ ئەوەی کە مەسلەی کۆڵبەران مەسلەیەکی کۆمەلگایە مشکلێکی ئیجتماعیە لە ناو جامعەی بەتایبەت ئێستا لە کوردستان و بەشێک لە بلوچستان و هەروەها لە سەر منتەقەی لە بەشێک لە ئازەربایجانیش کە چێتە سەر سنووری تورکیە مەسلەی کۆڵبەری هەیە و بەردەوامە و لازمە کە لەم زەمینە کاری جدی بۆ بکرێت جەمهوری ئیسلامی ئەبێ بزانێ بە تەقەکردن لە هەر کۆڵبەرێک بەیانی ئاعترازێکی گەورە لە شار یا لەو منتەقەی کە ئەو ئیتفاقی کەوتووە ڕوو ئەدات ئەوە ئەبێ بزانێت کە ئەمە ئەتوانێت بۆ ئەو هەزینە بەردار بێ و ئەبێ دەستی بترسێت لەوەی کە تەقە بکات لە کۆڵبەر ئەبێ دەستی بترسێت لەوەی کە چۆن هەڵس و کەوتەکە لەگەڵ کۆڵبەران بەو دەلیلە ئەوەی وا لەبانە کرا زۆر جێگەی ئەرزشە زۆر جێگەی پێزانینە و ئەبێ دەستخۆشی بکەین لە گەنجان و لاوانی ئەو شارە بۆ ئەوەی توانیان بە کۆماری ئیسلامی نیشان بدەن کە هیچ کە سەخی نییە هێرش بکاتە سەر ئەو بەشە لە کۆمەڵ کە کەمترین دەرامەدی هەیە و زیاترین زەحمەتی کێشێت و گیانیشی ڕۆژانە ها لە سەردەستی بۆ ئەوەی بتوانێت بژیوی بنەماڵەکەی بەدەست بێرێت ئێمە لێرەوە لەلایەن تلویزیۆنی کۆمەڵەوە دەستخۆشیەکەین لە لاوان و شۆڕژێرانی بانا و هەروەها هیوادارین بتوانین دەنگی هەموو کۆڵبەران بین لە هەموو بەرنامەکانمانە ئەوە بتوانین منعکس بکەینەوە و بتوانین باسی بکەین هەوڵماندا لەلایەن کۆڵبەر نیوزەوە یەکێک لە بەڕێوەبەرانی ئەو سافە بەشداری ئەم بەرنامە بکە بەڵام بەداخەوە بەهۆی گیر و کرفتی ڕۆژانە کە بوویان نەیانتوانی بەشداری بکەن هیواداریم بتوانین لە داهاتووە لەوان ئیسفادە بکەین و ئەوان بتوانین اطلاعاتی کامڵمان پێ بدەن و بۆ ئەوەیان لە جەریانی هەموو کارەکانە هەن من کاتێکی زۆرم نەماوە پێم خۆش بوو ئەو مۆزوعە لەیرا باس بکەم بە سەرکەوتنێکی گەورە بۆ خۆمان و بۆ هەموو کۆمەلگا بیناسێنم و پێم وایە ئەمە ئەبێ نمونەی زۆر بێت ئەبێ نمونەی لە زۆربەی شوێنەکان ناوچەکان ببێت ئەبێ هیچ کۆڵبەری ئەحساسی تەنیایی نەکات نابێ هیچ کۆڵبەرە پیوا بێەوە ئەو تەنیایە کە خەریکە کار ئەکات و ژیانیەکات بەڵکو ئەبێ بزانێکە خەڵک پشتیوانیەتی بە کوشتنی هەر کۆڵبەرێک بەدەیان نەفەر خەڵک دێنە سەر شەقام و هێرشەکەنە سەر مەراکزی دەوڵەتی و ئاعترازەکەن بە کوشتنی کۆڵبەران و بە برینارکردنی کۆڵبەران و بە هێرشکردنە سەر کۆڵبەران کاتی بەرنامەم تەواو بوو هیوادارم ژیان و تعتیلاتێکی خۆشتان ببێت بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆ هەتا بەرنامەیەکی تر من یا هاوڕێی هاوکارم کاک ئاکۆ شاید لە خزمەتتان نابین بۆ ئەوەی پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ تا ڕاستەوخۆیەکی تر ماڵەوە